بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ باس لە هۆکارەکانی دواکەوتنی قسەی منداڵەکەین. بێگومان گەشەی منداڵ هەر لە جەستەیانە لە هەموو ئەو بابەتانی دیکەیە کە پەیوەندی بە منداڵەوە هەیە. یەکێک لەوانە منداڵ لە دوای لەدایک بوون و لە دوای تێپەڕاندنی ڕۆژ و مانگەکانی سەرەتای تەمەنیەوە بێگومان بە جۆرێک لە جۆرەکان چەند پیتێک چەند وشەیەک دواتر چەند کەلیمەیەک دواتر چەند ڕستەیەکی چۆنەڵی تێکەڵاو کە زۆر لی تێناگەی دواتر وردە ئەم ڕستانە مانا ئەبەخشن و دەور و بەرەکەوە دایک و باوک بە تایبەتی لی تێگەن. بەپێی ئەو توێژینەوەی من لەسەر ئەم بابەتە خوێنومەتەوە لە 150 منداڵ لە تەمەنی 2 ساڵیدا فێری ینی لە 150 قسەکردنە بن، لە 175 لە تەمەنی 3 ساڵەیە ینی تا 3 ساڵ لە 175 قسەکردنیان تقریبا کاملە بێ و ئەتوانین بڵین لە 4 ساڵە ئیتر بە تەواوەتی وای لێ دێت 4 دەورەکەی لە قسەکانی تێگەن. بێگومان هەندێ مناڵی ژەیە ئەم تەمەنانش تێپەڕێنێ وەک پێویست لە کاتی قسەکردن و نوتقیا کەلیماتەکانی جوان نین، لەفزەکانی لە جێی خۆیانین، دەوروبەرەکەی باش لی تێناگا. ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز فەرهاد محەممەد پسپۆڕی نەخۆشەکانی زمان و ئاخاوتن لە ستۆدیۆ گەنگەشەیەکین و هیوادارین سوودێکی بۆ ئێوەش هەبێ. کاک فەرهاد بەخێر بێت. بەخێر بێ ئەخوا. وەک لە پێشەکەکە باسم کرد تا چەند دروستەیان زانستیە ئەوە لای جەنابتە، بەڵام بە شێوازێکی گشتی منداڵ لە چ تەمەنێکەوە لە چەند مانگیە لە چەند ساڵی وردە و ڕدەسەکە بە چەند وتنی چەند وشەیەک یا کەلیمەیەک یان ڕستەیەک وای لێ 4 دەورەکەی لی تێبگات حاڵەتە ئاسایەکەی. وەڵاوەی کە خۆتان باستان کرد ئەم پێوەرێکی دروستە، بەڵام ئەمە بۆ وازەحبوونی قسەکردن بەکاری نەبوو ئەوەی کە بڵێن منداڵەکە کەیفێری قسابێ. ئەم پێوەرە ئەڵێن تقریبان پێوەرێک زانستی ئەڵێن منداڵ لە 2 ساڵەیە سای 25 قسەکانی وازەح بوو دەوروبەرەکەی، دواتر سای 75 لە 3 ساڵی و لە 4 ساڵەیە سیاست قسەکانی وازەح بێ. چواردەوری لی تێگە. بەڵێ واتە ئێمە توانین بڵێن ئەگەر منداڵێکمان هەیە 2 ساڵ یا سای 50 قسەکانی وازەحە تەبیعیە مەرجنی لەو تەمەنە ساسە قسەکانی وازەح بێ. ئەگەر بوو بە 3 ساڵی سای 75 قسەکانی ئەبێ وازەح بێ و ئەگەر بوو بە 4 ساڵی تقریبا ئەبێ سیاست لێ تێبگەی. ئەگەر منداڵێکمان هەیە زۆر جار ئێمە پەیوەندیمان پێگەن ئەڵێ منداڵێکمان هەیە 4 ساڵی قساکە لێ تێناگەین. ئێمە هەر وەکو پێوەرەکە ئاماژتان پێکرد ئەبێ لە 4 ساڵەیە تقریبا سیاست وازەح بێ بۆ چونکە لە 4 ساڵ بۆ 5 ساڵی قسەکردنی ئیتر تەواو بێ. بەڵام وەکو ئەوەیە کە لە چ تەمەنێکە مناڵ فێری قسەکردن بێ، ئێمە لە هەر تەمەنێکە منداڵ مەجموعەی شت فێرە بێ لە قسەکردنە. بۆ نمونە تقریبا ئەگەر هەر لە کەم و دەست پێکەین منداڵ کە بوو بە 2-3 مانگی گەخەکە دەنگ دەرەبڕێ، کە بوو بە 5-6 مانگی گڕووگاڵەکە خۆمان پێڵێن گڕووگاڵ بە بلینگە هەندێک دەنگ بەڵام ئەمانە کەلیمە نین. تقریبا لە 10 بوو 12 مانگی تر کەلیماڵێ، یعنی منداڵ یەکم کەلیمەکانی کاتێکە بێ بە 10 مانگی یا 12 مانگی یەکم کەلیمەکانی ئەڵێ. دواتر کە ئەبێ بە ساڵ و نیوی منداڵ زیاتر لە تقریبا 40-50 کەلیمە ئەڵێت و فێرە بێت 2 کەلیمە بە یەکەوە بڵێ. بۆ نمونە منداڵەکە ئەڵێ دایە ئاو بابە دیدە، ئەمە لە 1 ساڵ و نیمە ئیتر دەست پێکا کە ئەبێ بە 2 ساڵی ئەیکا بە 3 کەلیمە، یعنی ڕستەیە بێ بە 3 کەلیمە و کەلیمەکانی زۆر زیاترە بن و ئەبن بە سەر و 100-200 دانە کەلیمە. کە بێ بە 2 ساڵ و نیم بە هەمان شێوە ڕستەکانی دوور درێژە بنە و وشەکانی زیابن و ئەم مناڵە قسە بەکارهێنێ و لە تێگەشتنیشا بە هەمان شێو ئێمە پێشکەوتنمان هەیە، چونکە زمان 2 بەشە، بەشێکی دەربڕینە بەشێکی تێگەشتنە. لە تێگەشتنیشا بەم قۆناغانە وردە منداڵ فێری کێشەی قسەکردن نەبێ و قسەکردنی پێشەکە. زۆر باشە کاک فەرهاد، زۆر جار باز لەوە دەکرێت کە بەشێواز لە شازەکان بابەتێکی وراسی هەبێت لە مەشا. بۆ نمونە خێزانێک دەڵێ وەڵام مناڵەکانی دیکەشەمە بەم شێوازە درەنگتر فێری قسەکردن بوو. ئەمە ممکنە ڕووبات یاخود ئەوەی کە هەندێک منداڵ هەیە لەوانەیە هەر بە خۆڕسکیانی هەر لە بیدایەت و لە دایکبوونی و تووشی بۆ بێت کە درەنگتر قسە بکات. ئەمانە ممکنە ڕوودەن وەکو هەموو حاڵەت و نەخۆشیەک ئێمە بەشی ویراسیمان هەیە. ئەکید لە قسەکردن و دواکەوتنی زمانجە بەشی ویراسیمان هەیە. ئەمە شتێکی زۆر تەبیعی و زانستیە کە بەشی ویراسی هەیە، بەڵام ئەم بەشی ویراسیە زۆرجار لە ناو خەڵکی ئێمە بە هەڵە تێگەن. بۆ نمونە منداڵێکمان هەیە تەمەنی بۆ 4-5 ساڵ قسەکردنی گەشەی نەکردووە، ئەڵێم بۆچی درەنگ مناڵەکەتان بردووە بۆ هێناتانە درەنگ، دایکەڵێ وەڵای ئەمە ویراسیمانە. ئۆکەی یعنی ویراسی هەیە، بەڵام بواتای ئەوە نیە ئەگەر مناڵەکەمان زمانی زۆر دواکەوت
نەڕۆین بە دوایە و نەبێن بۆ دکتۆر بۆی کە بڵین وەڵامە وراثیمانە ئەمە ڕاست نییە بۆچی چونکە زۆر جوان ئەمە ئەبێتە هۆی ئەوە کە منداڵەکە تەمەنێت تێپەڕێنێ فێری قسەکردن نابێت وە کێشەی زۆری دواتر بۆ دروستە بێ بەڵێ کاک فەراد بە هۆی پسپۆڕەکەی جەنابتەوە جیاوازی هەیە لە نێوان تەمەنی یا با بڵێن ڕەگەزی کوڕ و کچ بۆ ئەوی کە ئەم گرفتانیان بۆ دروست بێ ئەمە یەک دووهەم هەر پاراز لە نێوان ئەم هەموو دیالکتی خۆی گەورە لە سەرزەوی دروستی کردوم هەموو جۆرە قسەکردنە کووردە فارسە عەرەبە تورکە ئینگلیزە ئەم هەموو زمانی هەیە ئەوەی بزانن ستانداردەکەەوەی کە باست کرد لە بۆ 12 مانگی ئەوەنە کەلیمە وردەوردا ئەمە هەمووی لە هەموو نەتەوە و زمانەکانە وەک یەکە یا جیاوازی هەیە بۆ پرسیاری یەکمەکە لە ڕاستیە توانین بڵێن کە هەموو کێشەکانی قسەکردن و زمان تقریبەن هەموویان زۆربەی زۆریان لە کوڕا زیاترە لە کچ تقریبەن ئەتوانین بڵێن بە ڕێژەی 4 بە 1 یعنی چۆن یعنی ئەگەر ئێمە سوتفە ببینین بۆ هەر 4 کوڕ کە کێشەی قسەکردن و دواکەوتن زمانیان هەیە یەک کچمان هەیە هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری هێشتا بە دقیقی ڕوونێ بەڵام کۆمەڵێک گریمانە هەیە یەک لەوانەیە ئەڵێن سیستەمی گەشەی مێشکی کچ قوتی باشترە ئەو کێشانە زوو ئەتوانێت قەرەبووی کاتەوە یام ئەڵێن نەخێر ئەو کوڕانە کە کچ بە قوتر بە مناڵ ئەو کوڕانە کە کێشێوان هەیە زووتر لە ناوە چن کچەکان زیاتر ئەمێنە و کۆمەڵی هۆکار وای هەیە بەڵام ئەو شتە کە وازحە ئەوەیە کە لە زۆربەی حاڵەتەکانە ڕێژەی 4 بە 1 یعنی کێشەکانی قسەکردن تەنانەت ئۆتیزم و دواکەوتن زمان لە کوڕا زۆرتر لە کچ و ئەمە هەر یەک کچمان هەبێت 4 کوڕمان هەیە سەبارەت بە نەتەوە جیاواز بۆ نەتەوە جیاوازەکان ئەم قسە کە جەنابەت فەرمووتوێ وتمان ئەم پێوەرێکی جیهانیە یعنی پێوەرێک نیە لەسەر زمانی کوردی بەداخۆی منیمانە هۆر کار نەکراوە پێوەرێکی جیهانێک کە تەقریم باسەکرێ لەوانەیە کۆمەڵێک جیاوازی زۆر کەم هەبێ فەرقی کەم هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی هەروایە چونکە تقریبەن ئەم بەشانە کە وەک بڵێن گەشەی زمانە لە جیناتی مرۆڤ جێگیر کراوە و جیناتی جدی زۆر فەرقی نییە کە تۆ کەسێکی ئەمریکی بی یا کورد بی ئەم جیناتە تقریبا سابتە هەر وەکو چی وەکو چۆن ئێمە تقریبان لە هەموو دنیا لە هەموو نەتەوەکانە منداڵ لە تەمەنێکا فێرە بێ دانیشێ 6 مانگە لە تەمەنێکا ملەگرێ لە تەمەنێکا پێ ئەگرێ کە 1 ساڵە چۆن ئەمە تقریبا سابتە بۆ قسەکردنیش بە هەمان شێوە یەک فەرهاد لە هۆکارەکاندا زۆرێک لە دایکان و باوکان لە 1 ساڵ یا 2 ساڵ زۆر قسە ناکەن لەگەڵ منداڵەکان دەڵێن لەوانەیە ئەوە بێت تێناگە پێویستی پێ نییە ئایا یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەم منداڵە زووتر فێری قسەکردن بێت هەر لە بدایەتەوە لە منداڵی بە شازێک لە شازەکان قسەی لەگەڵا بکرد یاخودەوەی کە زۆر جار دایکان و باوکان بە زمانێکی زۆر منداڵانە و سادەتر قسە لەگەڵ ئەم منداڵەیەکەن ئەمەش بۆ خۆی کاریگەری دەبێت ئەکید زۆر کاریگەری هەیە یعنی ئەم باوەڕێکی هەڵەیە کە منداڵەکەمان تەمەنیکەمە خۆ تێناگا هەل لەو کاتەوە کە منداڵەکە تازە لە دایکە بێ وە سەیرمانە کات و زۆر جار پێ ئەکەنێ بەدەمانەوە هەل لەو کاتۆی مەبی لەگەڵ منداڵەکەمانە قسە بکەین ئەمە زۆر زەرورە و بە هەمان شێوە ئەبێ هەوڵ بین هەل لەو کات و منداڵەکەمان دوورخێنە و لە هەندێک چت کە سەرنجی ڕاکێشێ وەکو شاشە ئەلەکترۆنیەکان یعنی ئەمە شتەکە بە عکسەوە بووێتەوە بەداخەوە ئێستا لە مناڵی و شاشە ئەلەکترۆنی هەیە قسە کەمە ئەبێ ئەمە عکسەوە بێتەوە یعنی لە تەمەنی کەمەوە هەر کە مناڵەکە 2 مانگ و 3 مانگە ئەبێ شاشە ئەلەکترۆنی ئەمانە قەدەغە بێ لە جیاتیەوە دایک و باوک قسەکەن لەگەڵ منداڵەکە یاری لەگەڵاکەن قسەی لەگەڵاکەن بیدوێنن و ئەو شێوازی چه زۆر گرنگە یەکی لەو شتانە کە ئێمە زۆر جار فێری دایک و باوکەکانیەکەین چ بۆ منداڵانە کە تەمەنیان کەمە و چ بۆ منداڵانە کە زمانیان دواکەوتە ئەوەیە کە بە شێوازێک مناڵانە لەگەڵی قسە بکەن شێوازە مناڵە یعنی چۆن یعنی بە خاوی لەگەڵیانە قسە بکەن تۆزێ بە ئاوازە قسەیان لەگەڵاکەن ڕستەی زۆر کورت بەکاربێنن و کەلیمەی ئاسان بەکاربێنن خۆمان زۆر جار بەبێەوە کە ئاگامان لێ بێ مناڵێکی زۆر بچووکە بینین ئاوا قسەی لەگەڵاکەین ئەمە شتێکی زۆر ڕاست و زانستی و دروستە و ئەبێ ئێمە ئەوە لەگەڵ مناڵەکانە قسە بکەین هەم زۆر لەگەڵیانە قسە بکەین هەم بەم شێوازە بۆچی چونکە ئەمە یارمەتی گەشەی زمانیانەیە ئەوی هاوکارم پرسی ینی ئەتوانین بڵین پرسیارێکی جدی بوو لە بابەتی هۆکارەکانە با لەسەرەوە بمێنینەوە تا چەند مناڵێک کە لە خێزانێکی قەرەباڵغا ژمارە زۆرە مناڵی دیکەی تیاجکە لە دایک و باوکەکە کە لە دایکە بێ ئاسانترە کە بۆی مناڵەکانی ترۆ یاری لەگەڵەکەن ئەی دوێنن قسە ئەەکەن تا چەند ئەم مناڵانە زووتر فێری قسابنیان ئەگەر نەڵێن زووتر دروست بەپێی ئەو شێوازەی جەناب فەرمووت بەو شێوازە فێری کەلیمات و ڕستە وشەکانە بە ئەکید ئەمە کاریگەری هەیە
کاریگەری هەیە و تەسیری چێوە ئەو خانەوادانە کە قەرە باڵغترن منداڵەکانیان عادەتەن بەهۆی ئەوەی کە پەیوەندی و بەرکەوتنی زۆرەکە یاری زۆرەکەن قسەی زۆرەکەن تەسیری باشی هەیە بەڵام ئەم قسە چونکە باسی هۆکارت کرد بۆ واتانیە کە ئەمە ئەکرێ وەکو هۆکارێک بڵێن بۆ دواکەوتنی مناڵەکان چونکە زۆر جار بەداخەوە دایک و باوکەکان کەین بۆ لای ئەمە بەتای بە دایکەکان خۆیان لۆماکەن ئەڵێن من ئەزانم خەتای خۆمە منداڵەکەم تێکەڵ نەکرد بۆیە تووشی ئەم حاڵەتە بووە یا من ئەزانم خەتای خۆمە منداڵەکەم زۆر نەمدووانوە بۆیە تووشی ئەم بووە نە ئەم حاڵەتە بەڕاستی نییە یوە پێویست ناکات دایک و باوکان ئەمە خۆیان بە خەتابار و گونابار بزانن کە خەتای من بووە بە هیچ شێوە خەتای ئەوان نییە کە منداڵەکە دواکەوتووە بۆچی چون وەکوتمان زۆربەی کێشەکان و نەخۆشیەکانی قسەکردن زمان وەکو نەخۆشیەکان تر بەشێک گەورەی جیناتی هەیە یعنی ئەم مناڵە من کێسە تووشی ئۆتیزمە ئەم مناڵێ من کێسە تووشی دواکەوتن زمان بووە بە ئەکید ئەمە بەشە جیناتەکەی زۆر زۆر زاڵتر بووە ئێستا لەوانەیە ئەو کاریگەریانچێت تەسیری هەیە ئۆکەی بەڵام ئەمە وا باسەکەن بە واتانە بێت کە دایک و باوکەکان بەتای بە دایکەکان وا تێبگەن کە ئێستا ئەم منداڵە من کە کێشە هەیە خەتای منە بۆ چونکە تێکەڵم نەکرد چونکە قسەم لەگەڵی نەکرد نەخیر ئەم منداڵە ئەگەر لە ڕووی جینات و مێشکی و هیچ کێشێکی نەبووایە تۆ زۆریش تێکەڵ نەکردای هەر فێری قسابوو لە کاتی خۆیان بەڵام تێکەڵکردن و قسەکردن و ئەمانە ئەکید کاریگەری هەیە لەسەر گەشەی زمانی منە زۆر باشە کاک فەرهاد لە نێو خێزانێکدا بوونی دوو زمانی جیاواز یا دوو شێوەزاری جیاواز کاریگەری بێت لەسەر دواکەوتنی زمانی ئەم منداڵە تایبەتی لەم سنووری ئێمە هەورامی و سۆرانی هەیە کە ئەمە دایک و باوکێکیان هەورامی یەکیان هەورامێکی زۆر یاخو یەکیان عەرەبە یەکیان کوردە بۆ نمونە ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر دواکەوتنی زمان وەڵا کاک دانایمە لە هەمانە ئێستا خۆم هەورامی کاک فەرهاد ڕوو لە باوکێکا بە سۆرانی قساکە ڕوو لە دایکێکا بە هەورامی قساکە ئەمە زۆر جاواز لەوە کرێت کە ئەمە منداڵێکی تایبەتمەندەوە زووتر فێری زمانەکانی دیکە بێ ئەمە ممکنە شتیوە سیرکەن هەر وەکو باسمان کرد ئەگەر منداڵی لە جینات و لە مێشکیا کێشێکی نەبێ هیچ کێشێکی نییە کە ئەم منداڵە بەرکەوتن لەگەڵ سێ زمانە هەبێ و وەکو خۆت ئاماژەت پێکرد ئەمە بۆ مێشکێکی سوودی هەیە چونکە توێژینەوەکان دەریان خستووە منداڵێک کە سێ زمانیان دوو زمانەزانێ زۆر مێشکی باشترە و ئەکتیڤتر و ئامادەترە بۆ کەنێت تەحلیلاتی ناو مێشک وە بۆ فێربوونی زمانیکە لە چاو مناڵێکە بەس بەرکەوتنی لەگەڵ یەک زمانە بووە بەڵام کێشەکە لەوێ و دەست پێکا کە ئێمە هەندێک جار ئەبینین هەر ئێستا من ئەیبینم منداڵێکمان هەیە کە دواکەوتنێک زمانی هەیە خۆی تۆزێک کێشەی هەیە ئەم منداڵە لە مەکتەبێکدان ناو یا شوێندان هەر بە مناڵی فێری دوو زمان بووە بێژگە لە کوردی ئینگلیزیش کەواتە بینم منداڵەکە فێر هیچ کەم لە زمانەکان نەبووە یام نە کوردیەکە نە هەورامەکە بە باشی فێر نەبووە بۆچی چونکە ئەم منداڵە خۆی کێشێکی هەبووە تۆزە هەر لە گەشەی زمانە ئەگینا ئەگەر منداڵەکە کێشێ نەبێ مێشکی منداڵ توانای ئەوەی هەیە کە هاوکات دوو سێ زمان فێر بێ هەر لە منداڵیەوە ئیشکالی بۆ دووزناوی بەڵکو سوودیشی هەیە بەو مەرجەی کە منداڵەکە خۆی کێشەی نەبێ باشراوە ببینی سەر ئەو کێشانەی کە هەموو جارە باسیەکەیت باڵین هۆکارەکان بەگشتی بۆ نمونە خۆ دەزانی قسەکردن جگە لە دەنگەژیەکان پەیوەندی بە مەڵاش و بە پووک بە زمان بەمانەوە هەیە تا چەند ئەگەر گرفتێکی تەندروستی هەبێ لەمانەیە دەبێتە هۆی ئەوەی کە مناڵەکە وەک پێویست نەتوانێ دان بە پیت و وشە و ڕستەکان بنەوەی کاکدەێت ئەمە تا چەند یەکێکە لە هۆکارەکان ئەکید یەکێک لە هۆکارەکان من پێڵین ئاناتۆمیکال واتە کێشەکە لە ناو زمان ئەم زمانە لە ناو لێو لە ناو مەڵاش و لە ناو دەنگەژیەکان هەبێ هەر کەم لەمانە کە کێشەی هەبێ لە قسەکردنی مناڵەکەی کێشی دروستەکە بەڵام زۆربەی حاڵەتەکان کێشەی قسەکردن زمان ئێمە پەیوەندی بە مێشکەوە هەیە یعنی لە زۆربەی حاڵەتەکان منداڵەکە ئەمانەی هەموو سالمە کێشەی نییە بۆ نمونە منداڵێکە زمانی ئایبی نییە مەڵاشوی ئایبی نییە بەڵام زمانی دواکەوتووە یان حاڵەتی ئۆتیزمی هەیە ئەم حاڵەتانە کە باستان کرد بۆ نمونە مناڵێکمان هەیە کێشەی مەڵاشوی هەیە کلفت پڵێتی پێڵن خەڵشبوونی مەڵاشوی هەیە ئەمە کێشەی قسەکردنی بە دروستە بێ منداڵمان هەیە کێشەی بیستنی هەیە هەر زگمات کێشەی بیستنی هەیە زمان فێر نابێ و کێشەی ئەبێ منداڵمان هەیە کێشەی قەڵاشبوونی لێوێ هەیە منداڵمان هەیە زمانی نووساوە بەناو دەمی و منداڵمان هەیە کێشەی هەیە یان کێشەی لە دەمودانیا هەیە ئەمانە کاریگەریان هەیە و هەر کامی کێشێکی بۆ خۆی دروستەکە لە قسەکردنە بۆ نمونە کێشە لە دەربڕینە زیاتر منداڵەکە ناتوانێت پیتەکان بە جوانی دەربڕێ یان قسەکردنی وازەح نییە ئەمە زۆر ڕاستە بەڵام وەکو وتم زۆربەی حاڵەتەکانی دواکەوتن زمان کە ئێستا ئێمە بینین کە بریتێ لە حاڵەتی ئۆتیزم بریتە لە حاڵەتی دواکەوتنی زمان کە شنەکردنی زمان لەم حاڵەتانەیە زۆربیان ئێمە لەم منتیقەیە کێشەمان نییە و زۆر جاش بە هەڵە منداڵەکە تەشخیص دەکرێت یعنی چی منداڵێکمان هەیە کە زمانی ئایبی نییە
زمان مەبەستم زمانی ناودەمە کە دواکەوت و زمانی ئەچوو بۆ لای کەسێک گەڵێ وەڵا بێ پەتێژێر زمانی بۆ ببڕین لە کاتێکا لە زۆربەی حاڵەتەکان ئەو کێشەمانە ئێمە نییە یانە زۆربەی حاڵەتەکانە زمان ئایبی نییە لێو ئایبی نییە مەڵاش و ئایبی نییە دەنگەژێ عادەتەن زۆر کەم ڕۆیان منداڵی کەشی دواکەوتنی زمانی هەبی کەەوە کات دەنگەژی بێ زۆر ئەم حاڵەتە کەمە زیاتر پەیوەندی بە مێشکەوە زیاتر پەیوەندی بە مێشکەوەیە مناڵەکە مێشکی زمانی دواکەوە یعنی مێشکی گەشێکم کرد هاوکێشەیەکمانێت تا چەند دقیقە مەرجە ئەوەی نابیست بێ کەم بێ یا زۆر بێ نابیستەکەی ئەوەندەش تەسیر بکاتە سەر قسەکردنی ئەکیید بە هەر ڕێژەیە کە کێشەی بیستمان هەبێ کێشەی قسەکردمانە بێ چونکە ئێمە تاکە ڕێگەیە کە گرنگترین ڕێگەی کە تەسیرێکە لەسەر قسەکردن بیستنە کات ئێمە گوێمان لە هیچ شتێک نەبێ ناتوانین هیچ بڵین بۆیە ئەکیید کەسێکە هیچ نابیستی ناتوانێت قسە بکە و زۆر جارەمە هەمانەوە کەسانە کێشەی بیستنیان هەیە ئەمەلیاتی زەڕی قەوقەیان بۆ کرێ کوکلارین پلنت ئەمانە دوای ئەوە کە زەریان بۆ کرێ فێری قسەکردنیانەکەین و فێرە بن بۆ چونکە هەتا ئەو کاتە نایان بیستووە لەو کاتە و لەو تەمەنەوە کە ئەبیستن وردە فێری زمانە کاک فەرهاد باسن لە مێشک و ئەوە کرد لەگەڵیشیان تەرکیزکردن تا چەند گرنگەوە تا چەند کاریگەری بێ لەسەر زوو قسەکردنی منداڵ بۆ نمونە هەمیشە دەوترێت توێژینەوەکان گرنگە منداڵ ئەگەر یاریشی کرد تەرکیزی لای قسەکانی تۆ بێ یاخود پەرداخێک ئاوە خوات چاو گوێی لای قسەکانی تۆ بێت ئەم دوو تێکەڵەیە تا چەند گرنگە واتەگە تەنها ئاوەکەی خوارەمە کێشە هەم لە فێربوونی زمانەکەی هەم لە تەرکیزکردنەکەی هەبێت یەکێک لەو شتانە کە زۆر کاریگەری هەیە لە گەشەی زمان و قسەکردی مناڵە تەرکیزە کە کاتێمە باس لە تەرکیزەکەین واتە سیرکردن و سەرنج ئەتەنشن ئەم دوانە هەبێ عادەتەن ئەو منداڵانە کە لەم بەشە کێشانەیە زمانیان دواکەوێ بۆچی چونکە ئێمە زمان ڕاستە لە مێشکمان و جیناتمان هەیە بەڵام ئەبێ فێریی ببین بۆ فێربوونی زمان ئەبێ سیرکەین و تەرکیزکەینە سەر قسەکردنی دایک و باوکمان بە مناڵی سەری دەمیانەکەین کەلیمەکان و قسەکان فێربین بۆیە عادەتەن ئەو منداڵانە کە کێشەی قسەکردنیان هەیە مێم کێشەی تەرکیزی چەندیابینی لە زۆربەی حاڵەتەکان و زۆر جار کە چارەسەریانەکەین پێشەوە کە بین چارەسەری قسەکردنەکانەکەین ئەبێ ئاگامە تەرکیزەکان بێ یعنی منداڵەکە بێ من فێری کەم کە سەیرم کە تەرکیزکە هەتا لە من فێر بێ یا لە دایک و باوکی فێر بێ بۆیە زۆر گرنگە و یەکە لەو شتانەیە کە لەسەر گەشەی قسەکردن زمان زۆر تەسیرێکی زۆری کاک فەرهاد تا چەند یەکێک لە هۆکارە دەرەکیەکانی کە جگەل لە ینی پەیوەندی نەبێ بە مێشکەوە تا چەند لە دایکبوونی پێشوەختە ئەوتێ مناڵی نەبەکام ئەمە یەکێکە بێ لە هۆکارەکان دووەم هەچەند باسی شت کرد تا چەند ئەوەی کەیتر مناڵ هەرۆنە دەستی ئەم ئامێرە زیرەکانی گر سمارتفۆنە زیرەکانی کە دێکسەر بدرێتە دەستی و بەوە مەشغوڵ بێ ئەبێتە با بڵێن هۆیەکی دەرەکی بووی کە دواکەوتنی قسەی وە باش قسەکردنی وە تێگەیاندنی چواردەورەکەی دوا بکەوێت عادەتەن ئەو منداڵانە کە زوو لە دایکە بن یام لە کاتی لە دایکبوونا کێشێکیان هەبێ ئەکید تەسیرەکە لەسەر گەشەی مێشکیان بۆ نمونە منداڵەکە لە کاتی لە دایکبوونا ئۆکسیژن کەم گەشت و بە مێشکی ئەمە خۆی هۆکارێکی زۆر گرنگە منداڵێک بە مناڵی تووشی گەشتکە بووە منداڵێک کە زوو لە دایک بووە هەموو ئەمانە تەسیرەکەن و لە زۆربەی حاڵەتەکان ئەمە بینین کە بێت هۆی دواکەوتنی زمان لە منداڵەکەیە ئەمە زۆر ڕاستە و شێکی زانستی هیچ دایک و باوکێک بە تایبەت دایکان بیر لەوە نەکەنەوە لەبەرەوەی ڕۆژێکی جوان بەروارێکی جوان بۆ لە دایکبوونی مناڵەکانیان ینی هەیە دە ڕۆژ هەفتە دوو هەفتە پێشی خستووە چەنەوازام ئێستا لە نەخۆشخانەکان ئەمە بە جۆرە لە جۆران قەدەغێ بەڵام تێنێتێت لێرە شتا نەکرێ ئەین ڕێنمای توێ بۆی بە هیچ جۆرێک دایکان دەست بۆم حاڵەتە نەبن بە هیچ شێوێ هەتا بۆیانەکرێ و کارانە نەکەن چونکە هەرچەنێ منداڵەکە لە کاتی خۆیەوە بە شێوی سروشتی خۆی لە دایک بێ زۆر باشتر هەتاوە کە ئێمە تەداخل لێ بکەین بۆ منداڵەکە چونکە پێشی دواکەوتنە ئەکید تەسیری خراپ زۆر باشەکە فەرهاد پێنج شکولێکی کاتمانەوە باز لە گرنگترین ئەو ڕێنمایانە بکەین کە دایکان و باوکان بیگرنە بەربووی کە منداڵەکانیان زوو فێری قسەکردن بێت زۆر جار باز لەو دەکرێت کە یاریکردن و لەگەڵ یاریکردن لەگەڵ ئەم منداڵەدا زۆر قسەکردنی لەگەڵا بێت و زۆر قسەکردنەوە پێم وابێت کە خۆت ێستا ئاماژەی پێیەکی کە بێت کۆمەڵی وشەی سادە و بەتی بن وەکو ڕێنمایی ئێمە چەند خاڵی زۆر گرنگ هەیە کە بێ دایک و باوکان ئاگایان لێبێ پێش ئەوەی کە یەکەم ئەوەی کە ئاگایان لێبێ ئەو قۆناغانە کە باسمان کرد منداڵ لە هەر تەمەنگا فێری قسا بێ تەنانەت ئەگەر مەش نەزانن دایک و باوکە توان بە ئاسانی بەراوردکەن یعنی من منداڵێکم هەیە تەمەنی 3 ساڵە بەراورد دەکەم بە منداڵی
خزمەکەمان کە تەمەنی نزیکە بزانم ئایا فەرقی زۆرە ئەمە بە واتانەیە کە بێ عینەن ئەمۆکو ئەو بێ بۆ چونکە هەندێک جار ئێمە منداڵ کە مێشکی لە مناڵیە گەشاکە پێش دواکەوێ تۆ دە زمانی پێش دواکەوێ ئەمە تەبیعیە بەڵام ئەگەر فەرقەکە زۆر نەبێ ئەگەر فەرقەکە زۆر نەبوو گرنگ نەبێ بەلایەنەوە بەڵام ئەگەر فەرقەکە زۆر بوو بینیان کە منداڵەکەی من بۆ نمونە ئەبینم 3 ساڵە هێشتا تازە خەریکە کەلیمە ئەڵێ یا هەر کەلیمە ناڵێ منداڵە خزمەکەمان 3 ساڵ وەکو من قساکە دێ ئەمە یعنی کێشەیەک خەلەلێک هەیە لە مناڵەکەی منە کە خەلەل هەبوو ئەتوانێت سەردانی پسپۆڕێکی قسەکردن و زمانکە هەڵسەنگاندیان بۆکە ئەگەر منداڵەکە کێشێکی هەبوو چارەسەریان بۆکە کێشێکی نەبوو کۆمەڵی ڕێنماییان بۆکە ئەڵێ ئەمە خۆی ئەگەری هەیە باش بێ ئێستا ئەو ڕێنمایانە چین کە ئەبێ بیکەن بە پێ حاڵەتی مناڵەکە گۆڕدرێ ئەگەر بۆ نمونە بگۆڕێ بەڵێ بە پێ تەمەن ئەکید ئەگۆڕێ بە پێ حاڵەتەکە گۆڕێ بەڵام ئەگەر بمانێ زۆر گشتی باسی لەسەرکەین بین باس لەسەر ئەوەکەین کە مناڵەکەمان زمانی دواکەوتووە ئەم حاڵەتە لە بەرچاو بگرین و بڵێن تەمەنی مناڵەکەشمان زۆر نییە نزیکەی 3 ئەو ساڵانەیە یعنی خوار و تەمەنی 4 ساڵ و زمانی دواکەوتووە یان 3 ساڵ یان زۆر جار بۆ ئەم حاڵەتە ئێمە کۆمەڵێک ڕێنمایی ئەتوانن دایک و باوکان بەکاری بێن کە زۆر کاریگەری هەبێ لەسەر گەشەی مناڵەکان وەکو چی یەکەم بابەتمان هەتا بۆیان نەکرێت دووری خەنەوە لە شاشە ئەلکترۆنیەکە چۆن بەڕاستی ئەمە تەسیری خراپەکە وەک وتمان ئەمە هۆکار نییە بڵێن تاکە هۆکارە بەڵام کە مناڵێک دواکەوت کاریگەری خراپ هەیە ئەبێ دووری خێنەوە دووهەم حتا بۆمانەکری ئێستا کە دوورماخستەوە بێت جێگرەوەمان هەبێ جێگرەوەکە ئەبێ یاریکردن و پەیوەندیکردن بێ حتا بۆمانەکرێت لەگەڵ مناڵەکانمانە یاریکردن هەڵەیە کە دایک و باوکانەکە مناڵەکەڵەن داینەوە بۆ خۆی خەریکە بە لەعابەکان یاریەکە ئەمە زۆر باش نییە ئەبێ لەگەڵ منا یاریکە لەگەڵ باوکو دایکە یاریکە لەگەڵ مناڵی ترە یاریکە کێمە پێڵێن یاری ئینتراکتیڤ یان یاری گروپی بە جەماعی یان دوو کەسی ئەمە زۆر گرنگە وە کاتێک یاریەکان هەوڵبن لە یاریەکانیان یاریەک بێ قسەی تێدا بێ یاریە سامت نەبێ پەزڵێکی بۆ دانم بۆ خۆی وای لێکە نە یاریەکە قسەی تێدا بێ داواکاری تێدا بێ پەیوەندی تێدا بێ ئۆکەی ئەمە تێکەڵی مناڵی تریکە خاڵێکی تر کە گرنگە شێوازی قسەکردن کە باسمان کرد ئەبێ بە پێ ئاستی تێگەشتنی مناڵەکە قسەیان لەگەڵاکەین منداڵ هەیە زمانی دوا کەوتووە مناڵە وەکو ئەوەیە کە من ئینگلیزی بۆی قسەکەم هیچی نەزانێ ئێلێ تێناگە ئەبێ بێم قسەکانم بۆی خاوکەمەوە ڕستەی کورت بەکاربێنم وشەی ئاسان بەکاربێنم بۆی کە منداڵەکە لێم تێبگە و خاڵی تر ئەوەیە کە ئەو شتانە کە لە ناو ماڵە هەیە هەمووی ناوەکانی پێ بڵێن بۆ نمونە منداڵەکە لەسەر سفرین ئاوە پەرداخاوەکەی بۆ بێرم چەند جار دووبارێکەمەوە ئاو کەوچەکەی بۆ بێرم چقۆکەی بۆ بێرم نانەکەی بۆ بێرم کاتێک خەریکم یاری لەگەڵاکەم ناوی یاریەکانی چەند جار بوو دووبارەکەم و 10 جار کاتێک سیریەکە ئەمە زۆر تاسیری بۆ نمونە بە تۆپ یاری لەگەڵاکەم زوو تۆپەکە بێنمە بەرچاوم بۆی کە سەیری چاوم سەیری تۆپەکە و سەیری دەمکە بڵێم تۆپ زۆر دووبارێکەمەوە بۆچی بۆ کە ئەمە ئەبێتە هۆی کە منداڵەکە وەری بگرێ وردە وەری بگرێ تێبگات و دەری ببڕێ یان بۆ نمونە هەندێک ئەگەر منداڵەکە ئاستی بەرزترە بوو هەندێک کارت و کتێب هەیە بین کتێبەکانی بۆ باسکەین بۆ شەڕکەین زۆر بە کورتی ناوی شتەکانی بۆ بڵێن یام ئەگەر کەم مناڵەکە ئاستی باش و زۆر بە کەمی سەیری تەلەڤیزیۆنەکە بەرنامەی ئەفلام کارتۆنە بە زمانی دایکی خۆیە لە ئاسی تەمەنی خۆیە دانیشم بۆی شەڕکەم بە کورتی بۆ نمونە ئەوە بەبەکە خەوت ئەوە پشیلەکە هات ها ئەم شتە ئاسانە لەکە من باسیەکەم وردە مناڵەکە کە سەیرەکە شتی شوێرە بێ ئەم حاڵەتانە زۆر گرنگە یام ئەمە هەمووی تەکنیکی زانستیە کە لەگەڵ مناڵەکەیان من یاریەکەم وردە لەسەر یاریەکەم قسەکەم بۆ نمونیام یارینە منداڵەکە خەریکە یاریەکە بۆ خۆی خەریکە بە سارەکە یاریەکە من قسە بکەم لەسەری ئەو مناڵە یعنی لە جیاتی مناڵەکە قسەکەم بڵێم ئەوە خەریکم یاریەکەم یام حاڵەتێکی زۆر گرنگ هەیە ئەمە بۆ قسەکردن ئێمە لایەنی ڕەفتاری زۆر گرنگە زۆربەی دایک و باوکەکان بەداخەوە ئێستا بوونەسە دوو بەشێکیان منداڵەکانیان هەرچی ئەڵێن بە قسەیان نەکردن و نازی زۆریانێن کە ئەمە زۆر کاریگەری خراپی بێ بەشێکی ئەوەی لیان تووڕابن و بە قسەیان ناکەن ئەمە هەردووی هەڵەیە کاتێک ئێمە منداڵێکمان هەیە کە زمانی دواکەوتووە ئەبێ هەوڵ بین بە شێوازی مامەڵی لەگەڵاکەین کە منداڵەکە هەوڵ با بۆ قسەکردن یعنی بە شێوازێک نەبێت کە منداڵەکە هەر وڕکی گر خێرا بە قسەیکەین یان گریا بە قسەیکەین ئەمە هەڵەیە ئەبێت تۆزێک زەختکەین لەسەر مناڵەکە چاوەڕێکین ئەبێت داواکاریەکە اینجا بە قسەیکەین فێریکەم ئەبێ منداڵەکە ناوی شتەکە بڵێ اینجا شتێکی بۆ بینم یام ئەگەر تەنانەت ناتوانێت ناوی بڵێ شتێک دەربڕێ شتێک بڵێ بۆچی بۆیە کە ئەوە نەبێ منداڵەکە هەر گریا من خێرا هەموو شتێکی بۆ بێنم بە پێویستی نازانێش قسە بکەم
کاتە ینی ئەمە دەریخە کابێت دایک و باوک زانیاریکی زۆر باشیان لەسەر ئەم بابەتە هەبێت کاتمان نەما بەڵام دو پرسیار بە کورتی سنتەر و شوێن و ئەمانە هەیە بۆ ئەگەم مناڵێک ئەو گرفتەی هەبێت دایک و باوک نەتوانێت لە ڕێی علمی و زانستیەوە چارەسەری بکە بهێنێتە ئەم سنتەرانە لە هەرێمی کوردستان بۆی کە هاوکار بن لەگەڵی لە ئێستا ئەکید سنتەرمان هەیە سنتەر زۆریشمان هەیە بە زۆری لە سنتەرەکانش باشن بۆ منداڵەکان بەڵام یەک کێشەکە هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە لە هەمانە ئەوەی کە اختصاص و پسپۆرمان کەمە چونکە زانکۆکانمان نیمانە و لە زۆربەی سنتەرەکانە هەر مامۆستاکان ڕاهێنانەکەن ئەمە باشن بەڵام باشتر وایە اختصاص و پسپۆر هەبێ سەردان پسپۆڕێ بکەن کە بتوانێت زیاتر ڕێنماییان کە ئەگەر دەستیان نەکەوت ئەتوان سنتەرەکان ببن سنتەرەکان زۆرجار کەسی شارزایەتی و یارمەتیانە زۆر سپاسەکەی ڕێزکە فەرهاد محەممەد سپۆری نەخۆشیەکانی زمان و ئاخاوتن نیەخوا بەخێر زۆر سپاس و سەلام